بینەرانی قدرگرانی کوردستان 24 سلااوان لەبێ خۆشحاڵم جارشتی لە پرۆگرامی بۆ هەمان بە ئێوە هێژا شاد دەمەوە ئەم شەویش چوار کاندی دیکەی پاڵێوراو بۆ هەڵبژارنی خولی شەشەمینی پەرلەمانی کوردستان لە پرۆگرامەکەم ئامادەن کە ئەوانیش بەڕێزان مامۆستا فەرەنگەپور هەروەها خات و گەشا و شەید ئازاد قەرەداغی پەرژین جعفەر حاجی ڕۆستەم گەرمیانی کاکە مەزن هیمداد ئەنوەر خۆشناو زۆر بە خێربێن بەیەکەوە گەنگەشە دەکەین بزانین دەرفەتیان پێدەدەین بۆ ئەوەی بەرنامەی کار یان هەکبەیان چی تێدا بۆ دەنگدەران و بۆ کوردستانیانی هێژا مامۆستا بەپێی ئەزمون و تەمەند دێمەدای جەنابەت لە هەمان گەورەتری قوربان سڵاو پێم خۆشە خۆت بناسێنی سەرەتا ژمارەی لیست و ژمارەی زنجیرەکەت کەرمکە سڵاو لە ئێوە و لە خۆشەویستان و ئازیزان من فەرهەنگ غەفور مستەفا کاندیدی ژمارە چونۆی لیستی ١٩ پارتی دیموکراتی کوردستان بازنەی هەولێر بازنەی هەولێر گەشاخان کەرمکە پێشکی دەستخۆشی لە کوردستان کەناڵی کوردستان 24 دەکەم بۆ هەلێکە بۆیان ڕەخساندم من ناوم گەشاوە کچی شەهیدی سەرکردە ئازاد قەرەداغی کاندیدم لەسەر بازنەی هەولێر لەسەر لیستی ١٩ ژمارە کاندیدبوونیشم 54 دەستخۆش پەرژینخان پەرژین جعفەر حاجی ڕۆستەم کاندیدی ژمارە 11 لەسەر لیستی ژمارە ١٩ پارتی دیموکراتی کوردستان بازنەی هەولێر میرمەزن بەناوی خودای گەورە و میهرەبان زۆر سپاس بۆ دەرفەتان من مەزن هیمداد ئەنوەربەک بێتواتە کاندیدی ژمارە 61ەم لە لیستی پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە ١٩ لە بازنەی هەولێر دەستخۆش مامۆستا بەڵێنت چییە بە تایبەتی لە ناوەندەکەی خۆت جەنابەت پێشەوەی کاندیدبی هونەرمەندی چ بەڵێنێک بە دەنگدەر و بە هونەر و هونەرمەندان دەدەیت بەڵێ بەڵێنی من بۆ هەموو هونەرمەندان و ئەدیبان و ڕۆشنبیرانی وڵاتەکەم ئەوەیە کە بتوانین هەمومان پێکەوە بە ڕاوێژ لەگەڵ یەکتری لە ناو ئەو هۆڵەی کە پێی دەگوترێ هۆڵی پەرلەمان لەوێ بتوانین ببین بە چەتر بۆ خۆشببختی بۆ خۆشگوزەرانی بۆ هەموو ئەو ئازیزانەی کە دەنجی هونەرمەندانیان بەدڵە و ڕۆلی هونەرمەندان باش دەبینن لەوێ ڕابتوانین ڕۆشنبیریەکان پترکەین و بە تایبەتی ڕۆشنبیری یاسایی و تێگەیشتن لەو مافە یاسایانەی کە ئێمە هەمیشە هونەرمەندان باسی دەکەن بە تایبەتی یاسای خانشینی هونەرمەندان و ئەدیبان و ڕۆشنبیران و هەروە کۆمەڵێک یاسای میدیایی کە پەیوەندی بە ڕۆژنامەگەری و میدیاکانەوە هەیە لە بواری سوۆسیال میدیا لە بواری میدیا و چۆن بتوانین بەڵێ بۆ ڕێخستنەوەی هەموو ئەو بابەتانە کاری باش کراوە بەڵام ئێمە بەپێ ئەو ئەزمونەی کە ئەمن هەیتم نزیکەی 40 ساڵە من لە بواری ئەدەبی و هونەری و ڕۆشنبیری لە شاری هەولێر و لە کوردستان کار دەکەم پێم وایە ئەزمموی من دەبێتە مایەی ئەو خۆشگوزەرانیە بۆ هەموو هونەرمەندان و ئەدیبان و ڕۆشنبیران بۆ تەواوی خەڵکی کوردستان و گەنجان و لاوانی وڵاتەکەم مامۆستا عودەکەت هێنەوە پێتان نەگوتونەوەک دەمێنە من بەبێ عود ناسمە یەکشن نەتێناوە ئێستا ناوەڵە نەمینە کەشاوەخان حزب جەنابتی کاندید کرد یان ئەوە تا خۆت پێشنیازت کرد بۆ حەزب لە خۆت درابینی بەڵێ من بە شانازیەوە حیزب لەلایەن سەرگردایەتی پارتی دیموکراتی کوردستانەوە ئەو ئەرکەیان پێسپاردمونی بە شانازیە وەرم گرت بتوانم ئەم ئەرکە قورسە هەرچەند ئەرکێکی زۆر قورسە بەڵام بە شانازی وەری دەگرم و هیوادارم بتوانم جێگەی متمانین گەلی کوردی قومان بم چ بەڵێنێک تێ خۆت پسپۆرێتەکەت پێم وابێ لە کەرتی تەندروستیە بەڵێ من بە کالی ڕستم هەیە لە دەرمانسازی زۆر چاکە حەزم لێ بزانم هەکبەدایە بۆ پەرلەمان بەڵێ ڕۆژەیەکی نوێ ئیزاڵێ لەسەر کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان من خۆم وایە لەو بوارە کار دەکەم بەڵام ئەوەی کەمە بەستی منە یەکەم جار خانوادەی سەربەرزی شەهیدان دەمەوێت کار بکەم لەسەر ئەوانە چونکە من خۆم کچی شەهیدم کچی پێشمەرگە بوو پێشمەرگی ئەم کوردستانم دەمەوێت پێش هەموو شتێک کار بکەم بۆ خانوادەی سەربەرزی شەهیدان ماڵە پێشمەرگە ئاوارە ئەنفال و لاو گەنج دەستخۆش کاکە مەزن چ بەڵێنێک بۆ دەنگدەرت دەدەی کە 20 ئۆکتۆبەری داهاتوو دەستنە سەر سندوقی دەنگدان و دەنگ بە کاندیدان دەدەن لە نێویاندا جەنابەت بەڵام بەڵێن شتێکی گەورەیە باشترین بەڵێن بەلایمنەوە ڕازگۆییە چونکە ڕازگۆیی نیشانەی جێبەجێکردنی بەڵێنەکانە
ئینشاءڵڵا ئێمە ئەوە ڕێنمایی جەنابی سەرۆک بارزانیشە کە دەبێت ڕازگۆبی لەگە خەڵکی خۆمان بەو پەڕیشانازیەوە بە ڕازگۆیی داکۆچی لە مافی هەموو چین و توێژێک دەکەین. چی دەهک بەدا دەتەوێت چی ئیزافەیە بکەی لە پەرلەمان چۆن دەتەوێت خزمەتی خەڵک بکەی؟ خۆی هەموو ئینسانێک تمۆحی هەیە لە ژیانی کە خزمەتی گەلەکەی خۆی بکە و زۆر شەڕەفمەندم کە ئەو شەرەفم پێبەخشرا کە یەکێک بم لە کاندیدان لە لیستی پارتی دموکراتی کوردستان کە بۆ هەمیشە بۆ خزمەتی گەلەکەی و گەلی کوردستان تێدەکۆشێ بۆ پارتیش هەموو کات کەمترین قسەی هەبووە زۆرترین کردداری هەبووە و ئێمەش بەڵێن دەدەین لە داهاتوش زۆرترین کردات کەمترین قسەمان هەبێت. دەستخۆش پەرژی خان پارتی دیموکراتی کوردستان کە تۆی کاندید کردووە لەگەڵ ژمارەیەک کاندیدی دیکە لەگەڵ جەنابەت ئێستا چەند لایەنێکی سیاسی بەشدارن لەو هەڵبژاردنە هەندێک دروشمیان بەرز کردوتەوە ڕایان دەگرین وا دەکەین وا دەکەین وا دەکەین ئەم نامێت دووارێکەوە پرسیارەکەی من لە جەنابەتەوەیە پارتی دیموکراتی کوردستان لە ئاستی ئەو متمانەیە کە قوارێ هەرێمی کوردستان لە هەموو ناخۆشێک و لە هەموو کارە ساتێک بێ ڕوبەڕووی بێتەوە بیپارێزێ باوەڕتان بتەوە؟ بەڵێ پارتی دیموکراتی کوردستان بە دروشمی ئارامی و ئاوەدانەی پێکەوەی و خۆراگری بەشداری لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستاندا دەکات. ئێمە لە پارتی دیموکراتی کوردستان باوەڕی تەواومان بە دەنگدەر و ڕای خۆمان هەیە لەبەر ئەوەی هەمیشە دەنگدەری ئێمە دەزانێت پارتی دیموکراتی کوردستان کە حزبێکە بڕوای بە سەقامگیری هەیە و تاکە حزبە کە دەتوانێت هێمنی و ئاسایش و قوارەی هەرێمی کوردستان بە بەهێزی بهێڵێتەوە. خۆش مامۆستا فەرەنگ پارتی دیموکراتی کوردستان دروشمەکەی بریتە لە ئارامی ئاوەدانی پێشکەوتنی زیێدەتر خۆراگری ئەوانم بۆ شیبکەوە چی دەگەێنێن؟ کاکسەیم ئێمە بە درێژایی 1970 ساڵی خەباتەی پارتی کۆمەڵێک دەستکەوتمان هەیە لە ناو هەموو ئەو دەستکەوتانە ئەو دروشمانە ڕنگ دەداتەوە. پارتی مارکەیە براندە دواتریش ڕێبازە لە پاش ڕێبازیش بیر و باوەڕە. ئەمە هەمووی بە ئاساندی دروست نەبووە تاکە حزبە لە منتیقەکە کە بەو تەمەنە بتوانێت درێژە بە خەبات و بەرخودانی خۆی بدا بە خەباتی سیاسی خۆی بدا بە خەباتی ڕۆشنبیری بدا بە خەباتی ئارامی بدا بە خەباتی پێکەوە ژیان بدا بە خەباتی نەتەوە و ئاین و مەسهب بدا کە ئەمە خۆی لە خۆیدا ئاشتەواییە لە ناو گەلی کوردستان هەر لە شۆڕشی ئەیلولی مەزنەوە هەتا ئەمڕۆ پارتی بە هیچ نەوعک نەیتوانیوە بوەستێ لەگەڵ کەوادری خۆی لەگەڵ کەسەکانی خۆی. من لە بۆ نمونە کە دەڵێن با بڵێن ئێستا من کاندیدم باوەڕتەبی ئێستا پارتی دیموکراتی کوردستان حزبەکەی خۆم 100 فەرهەنگی دروست کردووە بۆ پەرلەمان کە بێ بە ئەندام پەرلەمان 100 فەرهەنگی دروست کردووە کە بێ بە وەزیر 100 فەرهەنگی دروست کردووە کە بێ بە محافظ 100 فەرهەنگی دروست کردووە کە ئیداری وڵات بەڕێوە ببا. بۆیە من پێم وایە ئەو تاقیکردنەوە بەڵێ حزبێکی دەوڵەتی پارتی بێگومان بە تاقیکردنەوە نەک بە قسەی منە ئەوە دروشم نییە باوەڕتان هەبی من لەگەڵ دروشم نیم من لەگەڵ خزمەتم ئەو هەولێرە ئاوەدانەی کە ئێوە دەیبینن من خەڵکی ئەو شارم لەو شارە لەدایک بوو تەمەشای ئەو قەڵاتم کردیەوە لە ناو ئەو قەڵاتەش ژیانی خۆم بەسەر بردیە بەڵام تەمەشای هاموشەی ئەو وڵاتە بکە لە کوالێتی مرۆڤەکان لە فیکر لە بیر و باوەڕ لە ژیانکردن. کادری پارتی کادرێکی سەرکەوتووە لە ناو خەڵکیش سەربەرزە هەمیشە تەمەشا بکەن کادری پارتی قەت و قەت سترێسی نییە. سایکۆلۆژێتی کادری پارتی لەگەڵ سایکۆلۆژی هەموو ئەحزابی سیاسی فەرقی باوەڕ کە دەناسرێتەوە مارکەیە براندەخۆش. گەشاوخان بەرنامەی کاری پارتی دیموکراتی کوردستان لە بەرژەوەندی تەواوی هاوڵاتیانە یا بەتەنهاوەتا لەڕێی ئێوە لە بەرژەوەندی دەنگدەری حزبەکەتانە؟ تەواوی هاوڵاتیان بەڵێ. یعنی ئێستا ئەگەر بەیانی تۆ دەشتە پەرلەمان دەنگدەری لایەنێکی سیاسی دیکە بێت و لەگە شاخانە من کارم بە جەنابتە بۆ دەکەی چی بۆ دەکەی؟ بەڵێ بۆی دەکەم بە گومانەوە ئەوە هیچ گومانێکی تیانە ئێمە بە ئەرک و بەو ئەرکەی کە پێمان درراوە لەلایەن پارتیۆ ئێمە هەڵدەستین چونکە ئەرکێکی قورسە بەڵێ بێگومان ئێمە دەتوانین هەڵستین بەو ئەرکە قورس بە یەک سەیری هەموو هەڵگشتمانیان دەکەن. بێگومان دەستخۆش کاکە زۆر جار لە خەڵکی سادە و ساکار دەبیستین دەڵێ
خەڵکانێک بۆ بەرژەوەندی کەسێتی خۆیان یان بۆ موچە زۆرەکەی پەرلەمان دایانێ بچنە پەرلەمان ئەتۆ لە کامیانی خۆزگەم دەخواست موچەی پەرلەمانتار وەکو موچەی پێشمەرگەمە بووە بۆ ئەوەی ئەوانەی کە تمۆحی ئیشکردن و خزمەتکردنیان هەیە ئەو کات بە دیار دەکەوت توێت لە بۆ زۆر چاکە کەواتە پێ دەچێت لە هەکبەت دابێت کە بچیتە پەرلەمان کار بۆ بکەی موچە چاک بکەی بە دڵنیاییەوە بە تایبەت کە خۆم یەکێکم لە دەرسوانی کۆلێژی سەربازی زاخۆ لە خزمەتی هەموو چین و توێژەکاندا بن و بە تایبەتی پێشمەرگە چونکە سەمامی ئەمانی ئەم وڵاتەیە بەڕاستی ئەگەر بینە سەر واقعی ئەمڕۆی کوردستان ئەو ئەمن و ئاسایشی کە بەقەرارە لە هەرێمی کوردستان و خۆی لە خۆیدا گەورەترین شانازیە لە بۆ حکوومەتەکەمان و بە تایبەتیش بۆ پارتی دموکراتی کوردستان کە زۆرترین قوربانی لە پێناویداوە کەواتە تو کاری لە پێشینێت بۆ هێزی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆیە کاری لە پێشینەم خزمەتکردنە بە هێزەکانی پێشمەرگەی کوردستان بەبێ جیاوازی دەستخۆش خات و پەرژین زۆر جار باز لەوەش دەکرێت لە سەر شەقام و لە شوێنی سادە و کۆبوونەوەی هاونیشتیمانیان دەڵێن خانەنشینی پەرلەمانتاری زۆرە هەتۆ هیچ لەک بەدایە بۆی ئەو خانەنشینی پەرلەمانتاران کەم ببێتەوە هاوتا بکرێت لەگەڵ خانەنشینانی ئاسایی حەزم لێ ئەگەر لە هەک بەدا بەتەواوی بمڕونکەوە بۆ دەنگدران ڕاستە زۆر جار کۆمەڵێک حزبی بەنا ئۆپۆزیسیۆن یاخۆت کۆمەڵێک لایەنی بەرژەوەندی خواست ئەو پرسانە ئەو ڕژێنن بەڵام ئێمە سیاسی دەکەنەوە بە دڵنیایەوە ئێمە کە خۆمان کاندید کردووە بچینە پەرلەمان بیرمان لەو بابەت و ئیمتیازی شخصی نەکردوێتەوە دەنگ و متمانی جەماوەڕ بۆ ئێمە ئیمتیازە مێژوو قوربانیدانی خانەوادەمان بۆ ئێمە ئیمتیازە ینی بیرمان لە ئیمتیازی شخصی نەکردوێتەوە بۆیە تەنها ئەوانە مزایدەی سیاسین خۆمان حەز ناکەین ینی بیرمان لەوە نەکردەوە موچی بیر لە موچی خۆمان و بابەتی کەسی خۆمان بکەینەوە من هەمیشە وتومە حەز ئەەکەم موچە و ئیمتیازی هێزەکانی پێشمەرگە هێزەکانی ناوخۆ مامۆستایان فەرمانبەران هەموو ئەوانە لە سەروی ئێمەوە بێت یعنی زیاتر لە خەمی ئەوە بووینە نەک لە خەمی موچە و ئیمتیازی تایبەت بە خۆش مامۆستا فەرەنگ ئەتۆ خۆت پێشنیاز کرد بۆ حەزب کاندید بکەنیان تەکلیفیان نەکردی هەردووچیان دەزانین چێ کاکسەی من ئاماژەم بەوەدا ئەگەر من داوا بکەم سەربەرزیە و ئەگەر حزبیش داوا لە من بکە سەربەرزیە بۆ هەردوو نەمەڵ مەسەرەکە چییە ئێمە لەناو وەسەتی کادری حزب ڕەنگە پێشنیاری 2000 کەسایەتی کراوی بۆ ئەندامی پەرلەمان من پێت دەڵێم ئێمە کەوادرێکی زۆر زۆرمان هەیە ئامادەن بمن بە ئەندامی پەرلەمان و زۆر زۆر ڕۆلیشان لە ئێمە ڕەنگە باشتر بێت زۆر بەهێزتریش بن لەو کادرانێکی ئێستا دانراینە بەڵام بۆ ئەمڕۆ ڕەنگە یەک فەرهەنگ بەس بێ بۆ ئەمڕۆ ڕەنگە یەک سەهێم بەس بێ یەک تاک بەس بێ بۆیە داواکردن بۆ ئیمتیاز من بە شتێکی باشی نازانم بەڵام ئەگەر داوامان لێ بکرێ ئەو کاتی ئێمە مەبەست و مەرامەکانی خۆمان دەگەینین بۆیە حزبەکەی ئێمە هەر کاتێک داوا لە کادیرێک بک بۆ هەر پۆستێک من پێم وایە بەبێ دوو دڵی ئەگەر پێی بکرێ دەڵێ من لە خزمەت ئەو پۆستە دەبم و هەمیشە بەپێی ئەو تەجروبەی کە هەمانە ئێمە خزمەتکار بووین ئێمە خزمەتکار بووین بەبێ دروشم ئەو قسە دەکەم کاکەسێن من لە کاتی پۆست من بەڕێوەبەری گشتی بووم هەر هونەرمەندێک هەر کەسایەتێک لە وڵاتە نەخۆش کەوتووە من سەردانیم کردووە لە سەردانەکەش نەک تەنها چەپکە گوڵەکە بووە بەڵکو لە ناو مەعاناتەکەشی دابوویمە هەوڵی هەموو شتێکم بۆ داوە و حتا لە کاتی ناشتنیشیان بۆیە ئێمە هەمیشە بە تەجربە سەلمانیتوان خزمەتکاری گەشاخان بیستمە ساڵانێکی زۆر لە ئەوروپا ژیاوی ژیاوی ئەوە مەبەستمەوەیە کە تۆ پێشەوەی کاندید بکرێ کرینکێکی تایبەت بە خۆت سەبووە لە ستۆکۆڵم وایە زۆر باشە دەمەوەیە ئەوەندە ساڵێکە لە سوید ژیایی حتمما شتە زۆر دیوە سیستمی وڵاتە دیوە لە سوید چۆنە هاتیوە کوردستان ئێستا کاندیدی بۆ پەرلەمانی کوردستان دەتەوێت چی سوید بگواستەوە بۆ کوردستان بەڵێ من تەوامی ژیان ینی هەموو ژیانی من لە ئاوارەیی بووە چەند ساڵێک لە ئێران ژیاوم خوێندنم لەوێ تەواو کردووە دوجار دو-سێ ساڵ گەڕاومەوە بە کوردستان و دوایی هەموو 20 ساڵیش لە وڵاتی سوید نیشتەجێ بووم 20 ساڵ تەمەنێک بەڵێ بێگومان ئەزمموی زۆرە بەڵێ بێگومان یەک دیناشت دیوە لەوێ
حەز لێ چی ئەوروپا بگواستەوە بۆ کوردستان؟ وەڵا خەستەخانەکانی بەڕاستی لەوێ هەموو بێک چاوسەی دەکرێت مافی مرۆڤ هەموو بێک چاوسەی دەکرێت خاستان خەستەخانەکانیان هیوادارم دەتوانم من بتوانم ئەو شتانی ئەوێ بگەڕێنە بۆ ئێرە کا لەسەر ئەو شتانە بکەم. کاکە مەزن بابێ مۆلای جەنابەت ئەلێرەوە حەزم لێ بەڵێنێک بدەی بە دەنگدەرانت کە دەنگت پێدەدەن بە چ شێوازێک بەردەوام دەبێت لە خزمەتکردنی دەنگدەران و هاونیشتمانی هەرێمی کوردستان. چۆن لە ڕابردوو ئێستاش لەناو خەڵکوین لەگەڵ کێشە و معاناتی خەڵک داین دڵنیایان دەکەمەوە بەڵێن دەدەین کە هەموو کات لەگەڵیان بوو و هەموو کات دەرگامان کراوە بۆ بەکراوەی دەمێنێتەوە. فەرمان بە خۆتان نەزانێ مەساحب دیوەخانی زۆر جار لە مناقەشەکانەوە دووز دەبێگەرە من تەلەفۆنەکەشم قەپات کەم ناتوانم دیوەخانەکەم قەپاتکەم هەموو کات دەرگا لەسەر پشتە تەلەفۆنەکە ناگۆڕی بە دڵنیاییەوە ینی تەلەفۆنت بۆ بکەم جواب دێەوە هەر هاوڵاتێک تەلەفۆنت بۆ کاکسە جواب دێ الله ئەگەر متمانێ ئەو نا لە کۆبنەوە نەبی لە کۆبنەوەبی ئاسایە جواب نەدەوە بەڵام لە کاتی ئاسایی لە ناو ئۆتۆمبیلی لە سەردانی تەلەفۆنت بۆ دێ هاوڵاتی بەڵە کاکەمت دەنگم بۆ تۆ داوە بۆ جواب نادەیتەوە دەتەوێت حاڵەتە ڕوودا بۆ تۆ بە دڵنیاییەوە حالەتە ڕوونادا لە بەرەوەی جوابی هەموو ئینسانێک دەدەمەوە هەموو کەسێک دەدەمەوە بەبێ جیاوازی دەستخۆش پەرژین خان خولی شەشەمی پەرلەمانی کوردستان بە پێی بانگەشەکە بێ پێدەچێ ئەرکتان سەختتر بێ لەوانەیە زێدەتر ڕۆژانە دەبینین لەوانەیە زێدەتر قواری هەرێمی کوردستان بکوێتە بەرمەترسیەوە ئێوە بۆ ڕوبەروبوونەوەی ئەم مەترسیانە وەکو فراکسیۆنی حزبەکەتان لە پەرلەمان چی دەکەن؟ بەڵێ بە دڵنیایەوە هەموو خولێکی پەرلەمانی بارگاوی پرۆسی سیاسی هەرێمی کوردستانە و ململانی نێوخۆیش زۆر جار ڕنگدانەوەی کاریگەری بەهێزی لەناو پەرلەمانە ئابێ ئەم خولەش بە هەمان شێوە و سەرکردایەتی سیاسی پارتی دموکراتی کوردستان و دامزراوەکانی تایبەت بەو پرۆسەیە هەموو ئامادەکاریان کردووە کە کەم تا زۆر نییە لە ئامانجی پارتی ئێمەش وەکو خۆمان هەرۆک چۆن جەنابی بارزانی فەرمیوەتی شانازیە مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت بۆ ئێمە شانازیە خزمەتکاری میلەتی خۆمان بێت بە ئامادەکاریەکی تەواو بە بڕوا بەخۆبوون و متمانەیەکی بەهێزەوە دەچینە ناو جەماوەر چونکە ئێمە دڵنیاین کە جەماوەری کوردستان و ئەو ئاشنایی هەیە ئەو شارەزایی هەیە و دەزانێت کە تاکە حزب بتوانێت قواری هەرێمی کوردستان بە بەهێزی بهێڵێتەوە پارتی دموکراتی کوردستانە. دەستخۆش مامۆستا فەرەنگ لەسەر هەولێر تۆ کاندیدی بازنەی هەولێری چی تێ بۆ هەولێر بڵێ بە کۆپڵەیە گۆرانی؟ کاکە سەیمجان ئەمن دەمێکە گوتیتم دەژیم دەمرم لەم هەولێرە باوەڕتەبی بە ئاواز دەیان جار برادرانی من بیریان لەوە کردیتەوە بچن لە وڵاتەشتر ژیان بکەن زۆر فرسەتم هەبوو لە وڵاتانی تر ژیان بکەم بەڵام باوەڕتان هەبی هەتا دەمرم نابێت جنسیەی دووم هەبێ هەتا دەژمرم هەر دەبێت لەو خاکە بنێژم ژیانی خۆم لێرێ باوەڕتەبی 5 ڕۆژ لە دەرەوەی وڵات بم بیری جۆگەلەکانی هەولێرمە یەکسەر بیری هەولێر دەکەێت بەدەست خۆت نێزانی مامۆستا هەر بەجددی لەم هەولێرە ئەوەشتان بۆ دەڵێن بە چاوان بەڵام کۆپرێت شاری لە زاری نالیەوە بۆ هەولێر دەی ئەوە شتێکی زۆر زۆر جوانە ئەگەر دەرفەتم پێ بدەن فەرموو دەڵێ صفحەی برینی سەهلی بۆ وەصلی ئەهلی ئەربیل قەڵەمی مناعینەن مینارەی شەیخی جەلیل شارێکە ڕیای کەمە بۆ مەکرەمە حاتەمە شارێکە ڕیای کەمە بۆ مەکرەمە حاتەمە شایەتی شەهرە زووری بوو بە ئەحسەنی دەلیل شایەتی شەهرە زووری بوو بە ئەحسەنی دەلیل مصەڵای سەرقەڵاتی بەرامبەر نەوی عوزێر حازرا بۆ بەراتی مەرقەدی ئیمام تاعجیل هەم ئەهلی ئاسمانن هەم ڕەنجی خاکن خەڵکی پاکن بە میسلی کافور تاکن لە جنسی ئەسیر
پیاسەی ئێوارانی یارانی هێندە خۆشن پیاسەی ئێوارانی یارانی هێندە خۆشن حیفانەڵەی مەدونیا إلا متاع قليل حیفانەڵەی مەدونیا إلا متاع قليل بەخێر دەست خۆش گەشاوخان متمانەتان بە دەنگدەرانی خۆتان هەیە کە بتوانن دەرتان بچێن بۆ پەرلەمان و ئێوەش بتوان خزمەتیان بکەن 100% ئەو متمانەیە بەڵێ متمانەی زۆرمان هەیە سەردانیکردن و کۆبنەوەکاندا ئەو بەڵێنانت وەرگرتووە کە بەڵێنمان وەرگرتووە بەڵام خەڵکێکیش عاجزە بەڵام ئێمە وا دڵنیامان کردنەوە کە بتوانین کاریان بۆ بکەین و هاوکاریان بین و بتوان دەنگدەر بن بەڵێ بێگومان دەست خۆش کاکە مەزن دوامی پێیامت چییە؟ پەیامم من ئەوەیە کە هەمومان یەک دەنگ یەک ڕەنگ بین بۆ سەرخستنی لیستەکەمان کە لیستە خەباجێرەکەی سەرۆک بارزانیە و هەمومان بەشدار بین لەو هەڵبژاردنەی کە زۆر چارە نووسازە بۆ پاراستنی قوارەی هەرێمی کوردستان و ئینشاءالله بە پشتیوانی خودای گەورە و بە پشتیوانی هەموو دەنگدەران بتوانین متمانەی هەموو لایەک بەدەست بێنین بۆ ئەوەی بتوانین خزمەت بە خاک و وڵاتی خۆمان و بە دەنگدەری خۆمان بکەین و بە هاوڵاتیانی شاری هەولێر بکەین ئینشاءالله لە ئاز ئەو متمانە دەبین و دڵنیاشیان دەکەینەوە کە دەبینە هەڵگری خەمەکانیان لە پەرلەمانی کوردستان ئینشاءالله کە متمانەی ئەوانمان بەدەستێنە دەست خۆش خات و پەرژین دوامین پەیامت ناڵێم پەیامی کۆتایی چونکە ئێمە بەرنامەی پەیامی کۆتایی مەگەر بڵێن پەیامی کۆتاییمان لەو بەرنمەیە ئەوەیە کە بەڵێن دەدەین لە ئاست داواکاری و خواست و بیرۆکە و پرۆژەکانی جەماوەری خۆمان بین ئینشاءڵڵە ئینشاءڵڵە مامۆساجان پەیامی من بەجێی ئەم دولبەرە نازدارە ڕناگا ئەمە دەمانەوێت ڕابگا کاکەسەیم پەیامی پارتی دەبێ بە هەموو دولبەرە نازدارەکانی دنیای ڕابگا نەک تەنها بە هەولێر بە هەموو شار و شارۆچکەکان ڕابگا کە دەنجی پارتی دەنجی ئارامیە دەنجی پێکەوە ژیانە دەنجی خۆشەویستیە دەست خۆش خات و گەشاو هەم پەیامەکەت بگەێنە دوامین پەیام هەم دەڕێی پەیامەکەشتەوە دوای پەیامەکەت پێم خۆشە پەیامێکیشت بۆ ئەو گەنجانە هەبێت کە یەکەم جاریانە دێن بەشداری پرۆسی هەڵبژاردنەکە فەرموو پێیان من ئەوەیە هیوای سەرکەوتن بۆ لیستی 190 پارتی دیموکراتیک کوردستان دەخوازین ئیشەڵڵا سەرکەوتنێکی مەزن بەدەستێنین و پێیان بۆ ئەو گەنجانە هەیە من خۆم کار دەکەم بۆ ئەم گەنجانە و ئیشەڵڵا بە هیوای سەرکەوتنی تاک بە تاک و ئەرکمان ئەوە دەبێت کە من دووبی لەگەڵیان سپاس بۆ ئامادەبوونتان لە پرۆگرامی بۆ هەمووان سپاس بۆ بینیاری هێژای کوردستان 24 کە تاوەکو ئێستا لەگەڵمان مانەوە هەمیشە باشە